وەفدێکی باڵای کۆمەڵی دادگەری سەردانی کەرکووکی کردو لە نزیکەوە ئاگاداری کاروباری مەڵبەندی کەرکووک و دواپەرەستەندەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بوو. وەفدەکە کە پێک هاتبوو لە هەر یەک لە محەممەد حەکیم و فاروق عەلی ئەندامانی ئەنجومەنی باڵای کۆمەڵ و مەحموود کەرکووکی ئەندامی پەیوەندیەکانی ئەنجومەنی باڵا لە کەرکووک ژمارەیە سەردان و دیداری سیاسی و کۆمەڵایەتی ئەنجامدا. لەو چوارچێوەیەدا وەفدی ئەنجومەنی باڵای کۆمەڵ بە یاوەری وەفدێکی مەڵبەندی کەرکووک سەردانی مەڵبەندی کەرکووکی یەکگرتووی ئیسلامیان کرد. لە دیدارەکەدا پەیوەندیەکانی هەردوو لە تاوتوێ کرا جەخت لە کارکردنی هاوبەش بۆ سەرخستنی هاوپەیمانێتی مەشخەڵی کەرکووک لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا کرایەوە، هەروەک هەوڵی هاوبەش بۆ بەرەو پێشبردننی زیاتری کار و پڕۆژەی ئیسلامی لە کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بەشێکی دیکەی دیدارەکە بوو. تواز بەخوای گەورە ئەمڕۆ خۆشحاڵ بووین بە هاتنی برایانی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کەرکووک و ئەم سەردانە سەردانێکی برایانەیە و سەردانیەک بوو بەیەکەوە باسی کۆمەڵە کێشەی هاوبەشمان کرد، باسی باردۆخمان کرد بەگشتی و باردۆخی کرد بە تایبەتی و باسی ئەو هاوپەیمانیمان کردکەوە بەیەکەوە ئەنجاممان داوە و هاوپەیمانی مەشخەڵ چۆن ئەمستار بێت کە بۆتە جێی ئومێدی خەڵکی چۆن زیاتر بەرەو پێشەوە ببین و پشتیوان بەخوای گەورە لە ئایندەیە سەرکەوتوو بە دەستپێنی پشتیوان بەخوای گەورە. بەناوی خوای گەورە دیارە ئێمە لە ئەو لیستەی کە پێکمان هێناوە لەگەڵ برایانی یەکگرتووە لەگەڵ کۆمەڵی مامۆسای بەڕێزەوە خەڵکی مسلمانی شاری کەرکووک ئومێدمان وایە کە پشتیوانێکی باشمان من بۆ سەرخستنی ئەم لیستە و لە زمنی ئەوەشا سەردانەکانمان بۆ لای کەسایەتی ئەم شارە بۆ لای مامۆستایانی ئاینی بۆ لای خەڵکی جەماوەری کەرکووک و دەوروبەری بەڕاستی خەڵک دڵخۆشە بە دروستکردنی ئەم لیستە و خەڵک ئومێدی پێیەتی کە ئینشەڵا ئەم لیستە سەرکەوتنی باش بەدەستبێنێت و لەگەڵ برایانی یەکگرتووە ئینشەڵا لە ئایندەیە کاری هاوبەش و پێکەوەبوونمان زیاتر ئەبێ و پلانمان هەیە کە زۆر کارەکانمان ئینشەڵا بە پێکەوە بیکەین و ئەو بەرنامەی کە دامان ناوە لەگەڵ برایانی یەکگرتووە ژووری هاوبەشمان هەیە و بەردەوام تەنسیقمان هەیە لەگەڵ یەکا بۆی ئەم لیستە ئینشەڵا دەنگێکی باشی بۆ کۆکەینەوە لەجێی ئومێدی خەڵکی کەرکووکە بێ ئینشەڵا. هاوکات وەفدەکەی باڵای کۆمەڵ سەردانی ژمارەیەک لە مامۆسای ئاینی شاری کەرکووکی کرد. لەو دیدار و سەردانانە ڕۆڵی مامۆسایانی مزگەوت و سەرمیحراب بەرز نرخێنرا لە خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و داکۆکی لە بەدەستهێنانی مافەڕەواکانی هاوڵاتیانی شاری کەرکووک. دواتر و وەفدی باڵای کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەنجومەنی فەیلەقی کۆمەڵی دادگەری کۆبوونەوە لە وتەیەکدا محەممەد حەکیم ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری پەیام و سیاسەتی کۆمەڵی دادگەری سەبارەت بە دۆخی سیاسی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانی ڕوون کردەوە. داواشی لە دۆ سولایەنگر و ئەندامانی کۆمەڵ لە سنووری ئەنجومەنی فەیلەق کرد هەموو هەوڵێک بخەنەگەڕ تا بتوانن کاری زیاتر بکەن بۆ ناساندنی زیاتری هاوپەیمانێتی مەشخەڵ و بەدەستهێنانی متمانەی زیاتری هاووڵاتیان بۆ هاوپەیمانیە سیاسیەکەی نێوان کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی لە کەرکووک. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.